برئیس سروکی حکومت هرمی کردستان کاک نچیروان بارزانی و برئیس کاک مسرور بارزانی سروکی انجمن وزیران ام پیامه تایبت بوی و پیشوی بچین سرم ویدیو ها رانت کاتان لیکم که ام ویدیوی شیر بکن من هیچ کاته بیوانم وتوا که ویدیو کان شیر بکن بلام چون ام ویدیوی تایبت بجیان خلق و هرمی کردستان تکاتان لیکم که ام ویدیوی شیر بکن با تایبتی لپیجکان حکومت و هر وها لپیجکانی که تایبتم با پارتی دموکراتی کردستان و بو اوی براسی ام ویدیوی بگد با شوینی مبست چونکه ام پیامه تایبت بو سروکی حکومتی هرمی کردستان کاک نچیروان بارزانی و هر وها سروکی انجمن وزیران کاک مسرور بارزانی تکاتان لیکم کم ویدیوی شیر بکن بو اوی پیامه که باو دوبارزه بگد. بنای خواست سلام هاوران هیوامدار شینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزان دیسان و منی هاتما این لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بده سنان پارل انترنت لپیج فیسبوکی بده سنان پارل انترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنان پارل انترنت بو او برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بده سنان پارل انترنت که من نی هاتما این هفتانه 4 ویدیو لاره چنل و بلاوکمو ایوه بی برام بردتوانن دراو الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بهنن بو اوی ایوه هیچ اکل ویدیوکانی ده هاتو لدست ندن که من بلاویانه کموه چنلکه سابسکرایب بکن زنگوله تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک آپلوت کم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو کام ببینن بله هوران هر وکو لماوی رابردو تان بینی که گوگل کوین که خوی بناوی گوگل کوین به خلکی ناساندوه بلام گوگل نیه هاوران اما گوگل کوینه استعچین سر ناسنامه یو کسک بلام اما شریکه سیوانه لحولیره ام شریکه لحولیره ام کسه بناوی شیخ فیرازه که به اصل خلکی ولاتی عربیه ام کسه هاوران که هاتوه براستی کوینه کی بخودانه و لسر ناوی ام شریکه که شریکه سیوانه کمپانیای سیوانه و هاتوه براستی زور خلکی کردستان لرگی ام کسوه لرگی ام شریکه و که دراوه کی الکترونی دانه و به فیلتر به هیچ شتک و زور کز ام دروان کری براستی خلکی کی زور لهرمی کردستان ضررمند بون و زور کز جیانیان تکچو به هوی او کسوه که هات دراوه کی دانه و تنها خوی و او کسانه که خوان شریکه بون زیادترین سودیان چند میلیون دلار سودیان کرد لخلکی هرمی کردستان و دراوکان بر راستی به یکجاری اینا خاری و زوربه خلکی کردستان ضررمند بون لری دراوی الکترونی گوگل کوینه لوانه یا زور کس لیوه بپرسه جامعه چه ایشی سروکی حکومتی هرمه و هر وها سروکی انجمن وزیرانه من لکاک نشیر و هر وها لکاک مسرور ده پرسم آیا چه قانونه که یا چه کسی که ریگه پیدراوه که لولاتی که تربیه لحولیر شریکه که گوره بناوی سیوانی دا بمزرینه و بو خوی به دراوه که ناقانونی کوینه که ناقانونی درست بکه و زوربه خلکی کردستان او کوینه به $30 $20 و هر وها 17-18 دلار بکرن اینجا به یک مانگوه دراوه که بیتوه $1 آیا اوانه برپرسی یکم نین لولاتی کاک نچیر و هر وها کاک مسرور ای اگر امانه به دوای کشی خلق و نهن و برراستی او کسانه کلولات او کسی کلولات کی عربی و هات و لحولیر ده او ها خلقی هرمی کردستان برراستی مفلسکه و بناوی دراوی الکترونیه و که شریکه شتیکی ترک ایشی کمپانیه که اوان دار قصب و نازانم سیوانه و شتی و دروسکن و ملوانگی مندال و شتی و ملوانگی خانو باشه ام کسا چی ایشی با کوینه که بخوی به هیچ فیلترک به هیچ قانونک کوینه دانه و خلکی کردستانیان تشجیح کردیه بو و بینو کوینه بکرن و دواتر به یک جاری کوینه مارکت کپی ام دراوی بطالی کردوه و زوربه خلکی کردستان براستی جیانیان تکچو و زوربه آن حتی گشنه حدیوی که لخیزانیان جیابوه چونکه چندین دفتر دلار هر کسی زوربه او کسانه که مسیجیان بو مناردوه چندین دفتریان ضرر کرد لری ام کسا و
کە کەسێک بەڕەگەز کەسێکی عەرەبە پێم وایە کەسێکە لە وڵاتی ئوردونە کە هاتووە لە هەولێر کۆمپانیای سەیوانە کارۆکو گوتم زۆر جیایە لەگەڵ دراوی ئەلکترۆنی ئیشی ئەو کۆمپانیە و هاتووە خەڵکیان تەرجیح کردەوە بۆ ئەوەی دراوەکەی بکڕن و بە یەک جاری مارکت کەپەکەی هینایتە خۆری و زۆربەی خەڵکی کوردستان زەرەرمان بوو لەو بینێ جامن لە سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروەها لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان بارزانی و هەروەها کاک مەسرور بارزانی داوا ئەەکەم کە بەڕاستی لە پێچینەوەی یاسایی لەگەڵ ئەو کەسەی بکەن کە ئێساش لە هەولێرە بۆ ئەوەی بەڕاستی ئەو هەموو خەڵکەی کە زەرەرمان بووە هەرچنە بێ ئەم کەسەی بداتە قانونی بۆ ئەوەی بۆ خەڵکەی ڕوون بکەتەوە کە لەبەرچی و بەڕاستی ئەو هەموو خەڵکەی زەرەر کرد و لە ڕێی کوینێکەوە کە گوگل کوینە کام کەسەی داناوە بە وتەیە خۆی ئەو هەموو کەسەش تیمی ئەو گوگل کوینەیە کە ئەم دراوان دروست کردووە تەماشا هەندێک دەمە چاویان داناوە لێرە کە سەرەکیەکەی هەروەک وازانن شێخ فیرازە کە ناوی شێخ فیرازە ئێستا لە هەولێر بە ئاسانی کاری خۆیەکەوە دەسوڕێتەوە بە هیچ حکومەتێک هیچ کەسێک نییە لە هەرمی کوردستان ڕێگری ئەو کەسەی بکات کە بەڕاستی ئەو هەموو زەرەرەی لە خەڵکی دەوە زۆربەی خەڵکی کوردستان ژیانیان تێکچوو ئێستا من چەند بەلگەی بوو بەڕێستان دینمەوە کە بەڕاستی ئەو کەسە چۆن مارکت کەپی ئەم دراوەی بەتاڵ کرد و بەخۆی ئێستا بوو بە ملیۆنر بە گوگل کوینەوە کە لە 28 دلارەوە دراوەکە ئێستا لە ماوەی چەند مانگێکی هاتەوە 1 دلاری بەڵێ هاوڕێن ئەمە بەڕاستی پێویستە سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەسەرم بابەتە بێنە سەرخەت چونکە ژیانی خەڵکی ئێمە لە مەترسیدایە و ئێستاش ئەوە ئەو کەسە کە شێخ فیرازە تەشجیع ئەوە کە دیسەنەوە خەڵک بێ ئەو دراوەی بکڕیت و بۆ ئەوەی بەڕاستی چەندین ملیۆنی تر قازانج بکە و بەڕاستی خەڵکەکە لەو بینەی ژیانیان تێک بچی و زۆربەی خەڵک کە ئاگام لێت چەند کەسانێک کە بەڕاستی جیا بووینەوە لە خێزانەکانیان چکە کاتێک ئەو هەندە دەفتەر دلار زەرەریەکەن بەڕاستی کێشەکە بۆ ئایلەکەشیان دروستە بێ جا من دیسانەوە بە کاک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و هەروەها بە کاک مەسرور بارزانی کاتان لێ یەکەم کە بێنە سەرخەت بۆ ئەم بابەتەی بۆ ئەوەی کەسەکان بدەنە ئەو کەسانەیەوە تیمی شێخ فیراز و هەروەها تیمەکەی بدەنە قانونەوە بۆ ئەوەی یان بێنە سەر تەلەڤیزیۆن قەناتێکی ڕاگەاندن بۆ خەڵک ڕوون بکەنەوە کە لەبەرچی ئەوەندە زەرەر لەو خەڵکەی داوە لەو بینەی بەڕاستی ژیانی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم گوگل کوینەوە ژیانیان تێکچووە چەندین ملیۆن دلار ئەو کەسە کە شێخ فیرازە بەڕاستی پارەکەی تەنها بەخۆی و چەند کەسانێک کە خاوەنی شەریکەن قازانجیان لەو گوگل کوینە کرد لێرانە هەروەکوا بینن کە مارکت کەپی ئەم دراوە هاید بووە واتە ئەم دراوە لە کوین مارکت کەپی هیچ احتباری نەماوە و من لێرانەش کاتێکە چمە سەر بەشی هۆلدرز ئەکسپلۆر هۆلدرز لێرانە ئەگەر بەڕاستی ئەم کەسە مەبەستی بێ کە ئەم دراوەی زەرەری ئەو خەڵکەی بدەتەوە ئەتوانی ئەو کارەی بکە چونکە لێرانە هەروەکو ئەبینین کە لە بەشی هۆلدرز زیاترین ئەو توکەنانە کە ئێستا هەیە لە دەستی ئەو کەسەیە واتە کەسەکە ئەتوانی بە توکەنسوزیەکی گەورە دیسانەوە نرخیام دراوەی بەڕاستی بەرەو هەڵکشان ببەت بۆ ئەوەی بەڕاستی ئەو خەڵکانەی کە زەرەریان کردووە چیتر هەرچنە بینیوە لە زەرەرەکەیان بگەڕێتەوە کە لێرانە هەروەکو ئەبینن 99% کام ئادرسە لە یەک کە ئەم کوینە لە یەک ئادرسیە واتە لە دەستی خاوەنی ئەو شەریکەیە کە شێخ فیرازە تکاتان لە یەکەم سەرۆکی حکوومەت و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە دوواداچوونی بۆ ئەم بابەتە بکەن چونکە کەسەکە بەڕاستی زەرەرێکی زۆر لەو خەڵکەیدا و چ ماقۆلە کەسێک لە وڵاتێکی عەرەبی لە ئوردنەوە بێت لێرانە بەناوی شەریکەی سەیوانە و ئەو شەریکەی کە ئیشی جیایە لە دراوی ئەلکترۆنی بێت توکەنێکدا بمەزرێنێ و خەڵکی هەرێمی کوردستان تەشجیع بکەن بۆ ئەوەی دراوەکە بکڕن و یەکجا مارکت کەپەکەی لە 28 دلارەوە بینەوە 1 دلاری و هەموو پارەی مارکت کەپەکە ڕابکێشنە دەرێ بەڕاستی ئەمە هەروەکو دزیەک لێدە هەروەکو کڵاواتێکە کام کەسە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان ئەنجامی داوە و لێرانە هەروەکو بینن کە ئێستا نرخی ئەم دراوە 1 دلار و 11 سنتە و من پێشبینیم کردووە کە ئەم دلارە کە ئەم ببورن کە ئەم گوگل کوینە بێتەوە سنتی و هەروەها پوینتی کە لێرانە شەرەوەکو بینە مارکت کەپەکەی بەتاڵ کردووە و ئەو کەسە تەنها
خودی شیخ فیراس و هر وها تیمکی قازان جیان کرد و همو خلک برراستی لری او دراوا و جیانیان تکچو و مالیان کابل بو تکاتان لیکم دیسانه و داواتان لیکم هاوریان داواتان لیکم که ام ویدیوهای شیر بکن لپیجکان حکومت و هر وها لپیجکان پارتی دیمقراطی کردستان بو اوی برراستی ویدیوها که بگتا شوینی مبست بو اوی کسی یکمکانی ولاتا کمان بین بو ام بابتا برراستی لپیچینوی یاسایی لگل لم کسا که بررگس کسی که عربه و کسی که ولاتی اردونه که هاتوه لهولیر بمشی ویا که خلکی ما هموی بریتوا و برراستی پارکی خیالی لو هرمی کردستانی لهولیر برراستی قازانجی کرد و زوربه خلکی کردستان لرگی دراوی الکترونی گوگل کوینوا برراستی جیانیان لیتکچو و تنها او کسانه بوم به دولمند بله آوران زور به پیویز بکم ویدیو دیسانه و لسر گوگل کوین دروست بکم و زور پیویز بو که برراستی ام پیامه بگینم بو سروکی حکومت یاریم و هر و سروکی انجمن وزیران بو اوی به دوای کشی خلق وابه چون که اوان بو یک مکانی کردستان که برراستی به دوای کشکانی خلق وابین نک بو اوی تنها لبناو سروکی حکومت بنو و بناو سروکی انجمن وزیران بن تکان لیکم که بدو ام کشی خلق وابچن بو اوی چون که زوربه خلقی کردستان برراستی لرگی ام دراوه ضررمند بوه سپاس تنکم هاوران که تا کوی سابینری هم ویدیوی بون هر رخنا کامن پساره کبوله جیر ویدیو لا چنل یوتیوب بون بنوسن من بچه‌وان جواب تانه دموه تا ویدیو یکی تر وبسایت یکی تر اپ یکی تر و برنامه یکی تر هموتان بخوی گورس برم خوا یار و پناهی ای و بیت خواتان لگل